ئێرە ئەو شەقامی سلێمانیە کە حسابی 75 ساڵی دیکەی بۆ کراوە کە هیچ گۆڕانکاریشی تێدا نەکرێت و کێشەی لۆد و قەرەباڵغی لە شاری سلێمانی کەم بکاتەوە. ئێرە شەقامی 100 مەتریە لە شاری سلێمانی کە ئەم شەقامە وا دیزاین کراوە لە ساڵێکدا نزیکەی 6 ملیۆن ئۆتۆمبیل بەسەریدا هاتوچۆ بکات بەبێ ئەوەی هیچ ترافیکی تێدا بێت و هیچ یوتێرنێکی تێدا بێت و ئۆتۆمبیل ناوەستێ لەسەرم شەقامە. بڕیارە لە سەرەتای مانگی 11دا بەشێکی شەقامی 100 مەتری لە تاسڵوجە هەتاوەکو ناوگردان و سەر ڕێگای قەرەداغ بکرێتەوە. بۆیە بەکردنەوەی ئەم ڕێگایە لۆد و قەرەباڵغی بە شێوەیەکی بەرچاو لە شاری سلێمانیدا کەم دەبێتەوە کە شەقامەکانی ئەم پرۆژەیە لە دوو سایدی خزمەتگوزاری پێکهاتووە کە پانی سەرجەمیان 62 مەترە لە 3 چینقیر پێک دێت، ئەستورایی قیرەکە 27 سانتیمە. ئەو بەشەی دەکرێتەوە 1 ئۆڤەرپاس و 5 ئەندەرپاس و 1 بەرزەپرد و 7 یەکتر بڕ و 68 ئاوبارەی تێدایە. خێرایی لەسەر ئەم شەقامە 120 کیلۆمەتر دەبێت لە کاتژمێرێکدا. ئەوەی کە هەیە تا ئێستا زیاتر لە 20 ملیۆن مەتر چوارگۆشە بڕین و پڕکردنەوە کراوە بۆ دروستکردنی ئەم شەقامە لەسەر ئەم زەویە. لە شەقامەکەدا 4200 ستونی کارەبا دادەنرێت بۆ ڕووناکردنەوەی شەقامەکە و هاوکات لە ئێستادا سەرقاڵی دانانی گادرێڵی قەراغی شەقامەکەن و پاشکردنەوەی شەقامەکە بلوارەکانیش کاری تێدا دەکرێت. لە سەرەتای دەستپێکی ئەم پرۆژەیە کە دەکرێتە تاسڵوجە لەوێ یەکتەبڕێکی زۆر گەورە دروست دەکرێت کە وا دادەنرێت یەشێ بێت لە گەورەترین یەکتەبڕەکان و دەواازەی هاتنە ناو شاری سلێمانی لە سەر ئاستی عێراقدا کە بێ بەیەشێک لە گەورەترین یەکتەبڕەکان کە 4 ئاڕاستەی جیاواز و لە 4 پرت پێکیەک هەریەکە لە ئەو هاوڵاتیانی کە دەیانوێت لە دوکانەوە بێنە سەر شەقامی 100 مەتری دەتوانن بە پردێکدا بڕۆن یاخود لە دوکانەوە بۆ شاری سلێمانی بە پردێکی دیکەیە و ئەو کەسانی کە لە کەرکووکەوە دێن ڕاستەوخۆ دەتوانن بچنە سەر شەقامی 100 مەتری یاخود بچن سەردانی سلێمانی بکەن و بە پێچاوانەشەوە ئەمە بە ئەنجام دەگەێنرێت. پرۆژەی 100 مەتری شاری سلێمانی لە 11 حوتی ساڵی 2020 بەردی بناخەی دانراوە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا کە سەرەتای مانگی 11ە 26 کیلۆمەتری بکرێتەوە. ئەو هاوڵاتیانەی لە دەرەوەی شاری سلێمانیەوە دێن ئەگەر بیانەوێت بڕۆن بۆ شوێنێکی دیکە واخود سەردانی نەچنە ناو شاری سلێمانیەوە دەتوانن شەقامی 100 مەتری بەکاربێنن بەبێ بچنە ناو قەرەباڵغی ناو شارەوە. ئەم پرۆژەیە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە جێبەجێ دەکرێت و سەرجەمکارەکانی دەکرێت بۆی وا چاوەڕوان دەکرێت لە سەرەتای مانگی 11دا بکرێتەوە و بەشەکەی دیکەشی دوای ئەوە قۆناغ بە قۆناغ تەواو بکرێت. بەڵام تا ئێستا نازانرێت بەشی سەرەوەی شاری سلێمانی کە لە شەقامی 100 مەتری خۆی دەبینێتەوە ئەوەیان کەی جێبەجێ دەکرێت.